دووبارە سڵاوتان لەبێت لە ئامێدی پڕ لە جۆش و خرۆش و پڕ لە جوانی لەگەڵتانی لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24. ئەم جارە میوانی ستۆدیۆی کراوەمان دکتۆر دژوار ئامێدیە بێت کە ئابووری ناسا دەمانێت لە ڕووی ئابووریەوە کە ئێستا ئەم ناوچەیە ئەم نووسەقامگیری بەخۆیەوە بینیوە باسی لێ بکەن کە چەندێک کاریگەری هەم بۆ ناوچەکە هەم بۆ هەرێمی کوردستان و هەم بۆ عێراقی شەبێت. دکتۆر سپاس دەکەین کە لەگەڵمانی لەگەڵ ئەو سەرقاڵەیە کە هەتا کاتت بە ئێمەش بەخشی سپاس دەکەین. دکتۆر لە ڕووی ئابووریەوە تا چەند گرنگە کە ئێستا ئەم ئەمن و ئاسایشەی کە بەرقەرار بووە نزیکەی چەند مانگێکە ئەم دۆخە نوێیە هاتۆتە ئاراوە ئەمە تا چەند هاوکارە بۆ ئەوەی کە ئابووری ئەم ناوچەیە گەشە بسەنێت؟ واللهی زۆر هاوکارە. یەک بە خۆتان دەبینن ئەمرو ئەم گەشە ئەم هەوایە پێشەکی بەخێر بێن سوبان خان لە کوردستان 24 خانتەی خۆشەویستی خۆمانن دەکەینە سوورانی و دەکەینە بادینی ئینشاءالله پێکەوەی قسە دەکەین لە ڕووی ئابووریوە ئەکید 100% فەرقیەیە. یعنی ڕێگاوان چا دەبن خەڵکی گوندەکان دەگەڕێنەوە کە خەڵکی گوندەکان گەڕانەوە بەرهەمی خۆمانی زیاد دەبن بە خویان لەگەڵ حکوومەت ماشاکل نامینن لە ڕووی ئەمنیەوە زۆر دەخۆش دەبیتن تەماشای حکوومەت ناکەن بەر ئەوەی و چمان هەیە و چمانیە و حکوومەت چمان دەکەن بە خۆیان دەچنە ناو بازارەکان بە خۆیان دێنە ناو بازارەکان بازارانی محەلی بازارانی ئەجنەبیەکان دێنە ئێرە مەسەلەن ڕێگابان چا دەبن و دێن ئەم ڤیوە جوانە دەبینن ئەم خەڵکی خۆشەویستە دەبینن لە ڕووی ئابووریەوە مەسەلەن وەبەرهێنان سێ دەبیت کەوە بەرهێنان هاتن دووە بەرهێنانمان هەیە یا ئەجنەبیش هەیە یا مەحەلیشمان هەیە ئەوەی مەحەلی کە نەتوانی یان نەشیا بێت ئەڤروکە دەشێت هێت بۆچی دەشێت هێت چونکی ڕێک بوو بوو هێزت بیانی نەمان ئاسمانێکی سۆفی یە خوش دەهێت کۆرێ خۆت ورە دەکات ئەوە وەختێکی ناتوێرە پۆرێ خۆ بینیتن ئەو پۆرێ خۆی مەسەن ما دکرات سیکەکە عادی ڕۆ قۆزانجێکی کێم بوو نوکە دەهێتن هەر جایگێت هەت ما دوو ریبۆر سێ ریبۆرێت هەین ریبۆری سپنەیە هەی ریبۆری زێ هەی ریبۆری ئۆڤۆشینۆ هەی ڕیەشینێ هەی ئەوە هەمی جهێ وەبەرهێنانە ئەوە هەمی ئابووری گەشە پێدانە ئابووریە ئەم بینێت تەنمیە اقتصادیە عەربی ئەف تەنمیە ئەگەر گەشت منطقە مەدا ئەف منطقە بخۆ ئەسڵاً منطقە ئابووری گەشتیۆریە زیاتر دەچێت دەبیتە بورکۆنێک خەڵکێک زۆر قەسە ئەمەدیت کرد عەرەبە بگرە ئەجنەبیە بگرە یعنی ڕۆژانە ئەس تعاملی دەکەم احتیمال لەگەڵ گەلێکی پرسیارت کرد مەسەن جنسیا ئەمریکیە جنسیا دەنیمارکیە یا سویدیە گەلێکن بصراحەت کە ئەوبری ینی تشتێکی گەلێک زۆر باشە من و جەنابەت کە قسەمان کرد کەمێک لەمەوە بەرباسیەوەت کرد زەویەکانی پشتی سەری بەڵێ ئەو زەویانەی ئەوێ چەندین دۆنم زەوی هەیە لەوێ تقریبا سوێک دونم باشە ئارزە کە بەکار ناهات پێش بەکار نهاتوێ ئەم نەشوێن چونکی سەرچیۆیدا مەسەلەن سەرچیۆیدا هێزت ئەمنی هەبوون هێزت بیانی هەبوون تاسییر مات کرد کاتە ئەمە تا چەند ئەبێت هۆکاری ئەوەی کە ئەو زەویانەی داچاندنە زیاتر طبعا جوتیۆر دێکۆرە خوب بینن جوتیۆر دەشولە خوکەن ئەف فیستەڤڵان و کەلڤێرە مەسەلەن ئەگەم شوێن بینەوێرێ دەبەرفرەتر بیدن ئەس داخواست کەم حکوومەتە هەرێمە کوردستانی داخواست کەم پۆلیسگاه دووکێت داخواست کەم خۆمی قاسە ئامێدیە ئەف جهەیە فراوانە ئەم فیستیڤاڵ وێری چێکەین و بەرپرسر بکەین دۆبشین خزمەتە خەڵکی بکەین و خزمەتە خۆش بکەین و گەشە بێدن ئەوبووری پێتر دەینێ زۆر باشە. دکتۆر دژوار ئەم ئاسمانەی سەری من و جەنابێت کە هەر ئاوەدان بێواوە ئارام بێت ئەمە تا چەند ئەتوانێ هەم خزمەت بە هەرێمی کوردستان و خزمەتیش بە عێراقەکات لە ڕووی ئابووریەوە ئێستا چ جیاوازیەکی ئەم ئاسمانە ئەو عەورانە دەبینە عەورانە بەڵێ ئەوە هەمی عەورانی تایارەیە ڕاستە طبیعیش ناوە طبیعیش ناودۆیە بەس ئەوێ تایۆرۆیە ئەڤە دوو هەیڤە سێ هەیڤە تقریبان هەگوت بێم شێوەزێکی بۆش بێژم ئەف ئاسمانە حالیەن ملیارێک دولار دەتە عێراقە حکومەتە عێراقە فیدرال ملیارێک دولار کەواتە ئەم ئاشتی و ئاسایشەی کە هەیە لای ئابووریوە کەواتە لای ئابووریوە دێمە سی ئەمنیژی ئەگەر ئەو هەفتە ساڵی بتنێ بدەنەمە شوێ ملیارێ 170 میلیۆن دلار بۆ حکومەتە هەرێمە کوردستانێنە 170 میلیۆن دلار بۆ حکومەتە هەرێمە کوردستانێ ئەگەر بەس بە قازە ئامێدی بیت واتە قازە ئامێدی 28 سادێ پۆلیسگاه دووکیە وەک جه وێ 170 میلیۆن پۆرچەکەین ئەم دێشین احتیمال سادام پروژێت بچی چێکەین و بدهان پروژێت مازن بۆتە مەقصدتە موضوع ئەمنی پشتی هێزت بیانی چوین و کەس نەمایەت وێرەدا ئەف جا هەمی سۆفی بوون ئەف ئاسمانە هەمی سۆفی بوو طیارەیەت هێن سنغافورة دبي كإماراتية إيش سريلانكا إيش هندي إيش قطرية بلينو كأفريقيا نبو دو زفري دو تشيت طيارات حساب كطيارة اسطنبولي إيش أربيل اسطنبول
2 ساعات و 20 دقيقة بو نوكي بيا ساعتك و 5 دقيقة بله اسا إماراتية قطرية ماليزيا لندن هموي بم آسمانه هموي مباشرش بله مباشرش اما جگەی نبس دڵخۆشیە دتهوله يعني ناكو ترانزيتا بله يكسر لدبي يكسر بولندن بله ئەمە جێگەی دڵخۆشیە بێگومان طبعا زەویمان تا ئاسمانمان هەمووی خێر و بەرەکەتە نەگەر بۆ خۆمان بۆ عێراقیش و تەنانەت بۆ وڵاتانی دەوروبەر و ناوچەکە کە بە ئەمن و ئاسایش یاخود وڵاتانی جیهان کە ئاسمانی ئێمە ئاسمانێکی پڕ لە ئەمن و ئەمانە باشە دکتۆر بوونی فستیڤاڵی لەم شێوەیە کە ئێستا هاتوۆتە ئاراوە تا چەند ئەتوانێ ئابووری ناوچەکە بەهێز بکات بۆ جوتیاران بۆ ئەوانەی کە کاری کشت و کاڵیەکەن تو زانی سوبان خان هفتش ساده ابد ولل آماده جوتیارن بله هفتش ساده تا اگر تو برای خوب ده آش الطحينة آش الطحينة بگیره همی کنجیه بله همی بر همی جوتیاره بله هک تو صح که خارنا همی بر همی جوتیاره برنجه خارنا تشتوانه هک بس بس که و همی بر همی خمالیه شناره بگیرش گیزه بگیرش باهی بگیرش بریه بگیره ایرا دیمایی که دو سعی پشتیشی مثلا دیف توزیع افریقا جغرافی و وی سوالی هات دانن وکری خری اسناری خرم از هاری کارم گری خرا طبعا و جوات آمدیه و گنجت آمدیه از حس کم وی تأکید کم گنجت آمدیه سوان خان و همی کار جوتیاره همی کار جوتیاره بزانه 377 گنت والانه کس نشته اگر چه بانجی احتمال هزت بیانی دو تأثیر لیکن دونای بوتانی نبی بس بوهايه أبلو كاك أو 377 كنت قرازة أمدية دفن أمدية وابن رقابام تني وبرهنام تني وبيش كابيتن وهم يشوف كاري خوب كان الويلي تصورات الشانس ده بشوله جوتيارا بيجومان هرزور أم محتاج تركينين أم محتاج إيرانيين أم محتاج سوريين أم محتاج عراقيين أم محتاج دولة أوروبية أمريكانيين كنت شيخو بينين أم محتاج كينا جوتيار تخو كاري خوي وبرهم تخو مالي بكن دوزت اللي بيتن كاري جوتيارا قلق بركفتيا وقلق آبوری کوپریک آبوریه مثلا دی قلق قش بدون ذاته باشا كواتل ليرة درفتي كار نقبو هاوڵاتیانی ئەم ناوچەی بۆ خەڵکی تریش ئەکرێتەوە ئەو بەرهەمانەکە زیاد بکەن کارگەکانی لە قوتونان کارگەکانی ئەو خواردنانەی کە بۆ دەرەوە هەنارداکرێت هەر لێرە پاکێجینگی بۆ کرێت ئەوانش ئەکرێت دواتر وە بەرهێنان لەو کارانش بکرێت هەر لێرە أكيد صد جوري عم يسهند الشركة مثلا بس جنجت منطقة آمدية جبر آمدية بتايبت آمدية مثلا كدوينا كاري دو بروجة بينين دولة سری حکمت هرم کردستان باجر آمدیه پر پروژه ریک آمدیه چه بی تماشا ریک آمدیه بکن سوان خان یا چه بیتن شش آثارت آمدیه شینواری سر شد که قصیان فرانسه چه کرد دولة سری و دولة سری قوی مقام قضا آمدی راسی گلک زحمت پیوست بدن گل لقا هجری پارتی دموکرات کردستان جناب فرمانده بهرامی و یعنی کاری که گلک خوشت کرد اوه همی ندبو اگر اف هزت ورده بانم ام نشین بشوری بکن بله بگومان ئەمە جێگەی دڵخۆشیە ئەگەر کۆڵێ پارەشمان هەبێت کۆڵێ بەروبوومان هەبێت بەڵام ئەمنیەت و ئاسایش نەبێت ئێمە ناتوانین هیچ سوودێ لەو پارەیە وەربگرین ئەگەر تۆ مەترسیت لەسەر پارەکە هەبێت ناتوانانی لەو شوێنەش بژیت ئێمە سپاسی جەناب دەکەین دکتۆر دژوار سیراگودیش مکەی بەڵێ فەرموو باشە بێژە من کەنگی چی گەهن خۆنێ بخۆن فریای خواردن نەکەوتون خفێن خۆنێ بخۆن باش ئێوە کەوا بێت من هەرەوە نەمود لە سەرەتاتم لەگەڵ ئەو مەشغەڵەتەی جەنابتان من سپاس دەکەم کە لەگەڵمان وەسای چکە بەردەوام ببینم کە لێرە دەسوڕیتەوە بەس نەڵێ یەک ڕۆژی تەواوەنانم نەخوارد یان لە تقریبا یەک ڕۆژە دەتوانم بڵێم وڵی چام خواردووە یعنی چام خواردووە هەندێک نان و ئەشتام خواردووە طبعا ئەوە کەک داود ئەوانە جەماعەتی ئەمریکانە هاتوونە بەڵێ أو تحيني أمريكا دبت أمريكا بخوي بالله أم تحيني أو جوتيارة لأمريكا أو دبت أمريكا أبد بنا أمريكا يعني أم جوتيارة بو أمريكا بنا كشتحينا بريكلام نبيتن أو دبت أمريكا بخوي 6 طن 35 طن دشت أمريكا يكلا أوشكاني زوب بخوش جوتيارة كاري تايدا كلا أمريكا شاتوا يا خوالشتان صاغ بيت أو سوان خانة إن شاء الله ئێمە تەواوی ئەو بەرهەمانی کە هی هەرێمی کوردستانن لەسەر ڕەفەکانی نەک سوپەرمارکێت هایپەرمارکێتەکانی ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی جیهان ببینین بەدەستی جوتیارانی ئێمە و بە شەو نخوونیەکانیان کە ئەیکەن و لەو دۆخە سەختەی کە ژیان و ئێستا گەیشتە ئەم مەرحەلەیە کە بتوانین لێرەوە بەرهەمەکانی خۆمان هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین سپاستانەکەین دەست خۆش بێت دووبارە ئەگەر کێماسش هەبێ یان کێماسێک هەبێ لە لای خواردنەوە ئەگەر گران بن ئێستاش دەچین لەگەر یان قسەی دەکەین پێ دەڵێن ئەوەیە گرانە هەرزانی دەکەین
نا من دوێنێ باسی ئەو بابەتەم کرد کە لیژنەکانی چاودێری بازرگانی لێرن هەر نیو کاتژمێر جارێک بەسەر ئەو خێوەتانەیە دەسوڕێنەوە ئەمە جوانترینی ئەو فستیڤالانەیە کە لە کوردستان کراوە دووبارە سپاسانەکەین دەستان خۆش بێت هەر هەبن لەشتان ساغ بێت.